ئازیزان یەنارتی سڵاوتان لێبێ. لە غێبی تاڵەبانیدا قەیرانی سیاسی عراق و ناکۆچەکانی هەولێر و بەغدا دەگاتە کوێ. ئاخۆ لە هەرێمدا ئیشارەتێک هەیە بۆ گۆڕانی هاوسەنگی هێز، پەیوەندەکانی نێوان هێزەکانی ئۆپۆزیسیۆن و پارتە فەرمانڕەواکان پەیوەندیکی دروستە یان نادروست. بەڕێزان لە چاوپێکەوتنی ئەم جارەدا گفتوگۆی ئەم پرسانە و چەند پرسێکی دیکە دەکەین بە میوانداری ئاسۆعالی چاودێری سیاسی. کاگاسۆ زۆر بەخێربێ. زۆر سپاس. کاگاسۆ پاش نەخۆشکەوتن و دوورکردنەوەی تاڵەبانی ئومێدێک ماوەتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق، ئەو کێشە سیاسیانی ئێستا لە عێراقدا بوونی هەیە. لە کاتێکدا هەمیشە تاڵەبانی وەکو پنتی بەستنەوەی هەموو لایەنە سیاسەکانی عێراق باز دەکرا. کێشەی عێراق کێشەیەکی لەوە ئاڵۆسترە بە کەسێک چارەسەر بکرێ. کێشەیەکە بەڕێز تاڵەبانی تەنیا ڕۆڵی خامۆشکردن و ڕاگررتنی هەنێجار بینیوە، گینا ڕۆڵی چارەسەرکردنی نەتوانیوە بینە و ڕۆڵشی نەبینیوە. بۆیە بە بوونی ئەو لە غیابی ئەویشتا ئەو کێشەیەکە ڕگوڕیشەی لەوە قوڵترە کە بە ئاسانی چارەسەر ببێ و ئەگەری قوڵتر بوونەوەی زیاترە وەک لە چارەسەرکردنی. بەڵام هەمیشە قسەیەکە بوو، ینی تەنانەت دەمە قسەی لایەنەکانی دیکەی عێراق نەک بە تەنیا کورد کە تاڵەبانی توانیوێتی هاوسەنگیەک لە عێراقدا ڕابگرێ بۆ ئەو کێشە و قەیرانانە، ئەو قەیرانانی هاتووەتە پێش. بەڵێ بە دڵنیایی، ینی بەڕێز تاڵەبانی توانیوێتی کە ئەو باڵانسە ڕابگرێ و ببێتە بڵین هێڵی بێگەیاندنی لایەنەکان زۆر جار و ڕۆڵی بینیوە لە مساومەکردن و مساومە پێکردن بۆ ڕاگررتنی ئەو باڵانسە لە نێوان لایەنەکانە کە ئەو باڵانسەش بە هەمیشە ڕانەگیراوە بە پێچەوانەوە. سەرڕای ئەو خامۆشکردنی هەڵچوون و تەقینەوەی کێشەکان بەردەوام هاوسەنگی هێز بە ئاراستەی لاسەنگبوون ڕۆشتووە و وە کۆبینین کە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی لە ناوچوی بەعسا کورد لایەنی سەرەکی بوو لە ڕووی هێزی سەربازی، لە ڕووی وجودی سیاسی، لە ڕووی حزورێکی بەرچاوتری لە هەردوو پێکاتە سەرکیەکەی تری عێراق بە شیعە و سونەوە هەبوو و شیعە سەرەتای کاریان بوو بە داوایەکی کەمترەوە لە ئێستا لە پرۆسە سیاسیەکە بوون. بەڵام ئەم باڵانس ڕاگررتنەی کە لەو ساوە هەم ئەمریکا خۆی ڕۆڵی تیابینی بە پلەی یەکەم و جار تاڵەبانیش لە قۆناغێکا بوو بە درێژە پێدەری ئەو کبکردنەوە و خامۆشکردنەوە و ڕاگررتنی هێمنی لە عێراقا، ئەوە بە ئاراستەی ڕۆیی کە وردۆردا لاسەنجی لە هاوکێشەکە دروست بێ، پێگەی کورد بەردەوام بەرەو لاوازبوون بڕوە و پێگەی شیعە لە عێراقا بەرەو بەرزبوونەوە بڕوە و سونەی عێراقیش لە پەراوێست خستنەوە بۆ بەشداریەکی نیۆ ناچڵ و هەندیس پەراوێست خستنەوە و خۆ بە پەراوێست کەوتو بینین ڕۆشتۆ و ئێستا بینین لەگەڵ بەرزبوونەوەی کێروی دەسەڵاتی شیعە لە عێراقدا هەم کورد لاوازترە بێ، هەم سونەی عەرەبی عێراق پەراوێسترە خرێت و زیاتر تەنگی پێڵەکەواتە لە بەکەواتە نەیتوانی بۆ پێ نەتوانداوە ئەم کێشەیە چارەسەر بکرێت، بەڵکو ئەو کێشەیە دواخراوە بەڕێزیان ڕەنگە ڕۆڵی دی بێت لە زەمینە سازیش بۆ ئەوەی کە پارچەنگە ئاوا بە خراپی بکەوێتەوە واتە ڕۆڵی بینیوە بۆی کورد لاواز بێ. ڕەنگە ئەو بۆ نێتە نەیکردبێ یا واکەوتۆتەوە کە ڕۆڵی کورد تەنیا ئەویش یعنی سەردەم سەرکراتی سیاسی کورد بە شێوەیەکی زۆر نادوربینانە مامەڵیان لەگەڵ دۆخەکە کردەوە بە جۆرێک کە ئەبینین ڕۆڵی کورد لاواسترە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی سەدام و ئەوە کۆی ئیدارەدانی پرۆسی سیاسی لە عێراق لەەن سەرکراتی سیاسی کوردەوە بە هەموو لایەنەکانەوە بەوانشەوە کە لە دەسڵاتن و بۆوانش بەشی لەوانش کەسا لە ئۆپۆزیسیۆنیشان. بەڵێ من لە کوی قسەکانی تۆ ئەوە تێگەیشتم، ینی کە ئەوەی کە نوێنەرایەتی کوورد دەکات لە بەغدا نەیانتوانیوە ئەو هاوسەنگیە بۆ کورد بجێڕنەوە بەرامبەر بە لایەنەکانی دیکەی عێراق. ینی مەبەستی تۆ ئەوە بوو بە وازەحی کە نەیانتوانیوە ئەو هاوسەنگی ڕابگرن، نەک نەیانتوانیوە هاوسەنگی ڕابگرن بەڵکو وایان کردو لاسەنگ ببێ، ینی کورد بە هیوایەکەوە چۆن ناو پرۆسی سیاسی بنیادنانەوەی عێراقەوە کە هەنگاوێ بێ بۆ گەشتن بە ئامانجەڕاوەکانی خۆی، بەڵام ئامانجەکانی گەلی کوردستان ئێستا بەرەو پچووبوونەوە بەرەو لێکەمبوونەوە بەرەو
لاوازکردن چووە نەک بەرەو سەرکەوتن خۆ ئەمە پێوەرێکی زۆر ڕۆشنی ئەوەیە کە ئاماژەیە بۆ سەرنەکەوتنی سەرجەم بڕیاردەرانی سیاسی هەرێمی کوردستان لە سەرەتای ڕوخانی سەددامەوە تا ئێستا نەک تەنیا لەم دواییە پەیوەستیش نییە بە بەڕێز تاڵەبانیە بەڕێز بارزانانی یاکرەوە کۆی بڕیار بەدەستان هەرەکەی بە پێی سەنگی خۆی ڕۆڵی دیوە لەو نادوربینیە ڕۆڵی دیوە لەو لاوازکردنەوەی پێگەی کورد و کەمکردنەوە لە دەستکەوتەکانی یعنی حەزەکەم بە وازەحی ئەوم پێ بڵێ ئەوەی کەوای کردووە ئەم پارسەنگیە دروست بێ بۆ لایەنی کوردی لاوازی ئەدای نوێنەرانی کورد بۆ لە بەغدایە خۆت ئەو استراتیژی کە کورد بەگشتی ینی هەموو سەرکردایەتی کورد ئیشیان لەسەر کردووە لاواز بووە ئەسڵەن استراتیژێکیان نەبووە ینی استراتیژێکیان بواە دەرفەتی زۆر گەورە و گرنگ لە بەردەما بوو کە بەو خۆش باوەڕی خۆش خەیاڵیەوە سیاستیان نەکردا ینی خەڵک هەموو هیوا و چارەنووسی خۆی یا بۆ دەست ئەو بەڕێزانە ئەوانیش بە خۆشخەیاڵکردنی خەڵک سیاستیان کردووە و مەسەلە بنچینەی و گەورەکانیان زۆر جار گۆڕیەوە بە دەستکەوتی بچووکی لاوەکی لە ڕووی پۆستی کاتی و بێدەسەڵاتەوە لە ڕووی دەستکەوتی مادی کە قابلی بەسەرچوونە لە جیاتیەوەی کێشە بنەڕەتیەکانی خەڵکی کوردستان بۆ داهاتوویەکی دڵنیا و مسۆگەر بهێنەدی ئەوەی خەریکی ئەو دەستکەوتە کاتیان نەبوون دووربینیەکیان نەبوو بۆی کە دەستکەوتێکی دوورمەودا بۆ گەشت بە ئاماژەکان ینی بەدی بێن پرسیارێک دروستە بێ لێرەدا ینی پێ دوایە سەرکردایەتی سیاسی کورد ئەوەندە بێخەم بوون لەوەی کە بیر لەو استراتیژە گەورەیە نەکەنەوە کە ئەو پارسەنگیەیە کە کورد دەبێ هەی بێ لە بەغدا ئەنی تۆ پێ دوایە کۆمەڵێک بەرژەوەندی هەبوو کە ئەوان نیشان لەسەر کردووە بەرژەوەندی حیزبی شخصی بەدڵنیاییوانیوە ئاگیان لەو پارسەنگیە بێ کە تۆ باست کرد ئێمە تا ئەم دوایەژە بینین ململانی حیزبیەکان زۆر زاڵتر بۆ لە ململانی نەتەوەی نیشتیمانیەکان ینی زۆر جار ئەگەر گوشار و پاڵەپەستۆیەکی دەرێکی و بەرامبەر نەبوو بێ ئەمان هەنەجار گەسەڵیان بێ کردو هەنەجار هەڵوێستی جیاوازیان نوانوە لە بەرامبەر لایەنە سیاسەکانی ترا لایەک گوشاری کردو لایەکی تر نەرمی نواندووە یعنی ئەوە نەبووە ئێستا ئەم دوایە لە ژێر گوشاری قورسی سەرۆکوەزیران مالیکیدا تۆزێ لە یەک نزیک بوونەوە و خاوبوونەوە ئەویش بە نیۆ ناچڵی هاتوتە ئاراوە نەک ئەوەی کەوەکو لە چوارچەوەی استراتیژیەکە پێشتر بەرنامە ڕێژی بۆ کرابێ و هەمانی کرابێت و بەیەکەوە بە یەک دەنگ و بە یەک استراتیژی یەکگرتووە ڕوبەڕووی کێشەکان ببنەوە بەڵێ وەکو چاودێرێکی سیاسی ینی ئەوەندەی خوێندنەوەتان هەیە بۆ دۆخەکە کێ سیاسەتی کورد لە بەغدا بەڕێوە دەبە میزاجی دەسەڵاتدارانی پلەیەکی کوردستان ئەوان ئەو نەک ئەو خۆی گرنگەوەیە کە تۆ وەکو قوارەیەکی سیاسی کە لە دەستورە متمانە پێکراوە و لە دەستوری شاد دەستنیشان کراوە کە پەرلەمان مەرجع و مەرجعی باڵای بەڕێوەبردن بێت لە کوردستاندا ئەو ڕۆڵە لە پەرلەمان سەنراوەتەوە مەکتەبی سیاسی حیزبەکان لە ناو مەکتەبی سیاسیشانە کەسە پلەیەکەکان بڕیاردەر و میزاجی ئەوان داڕێژەری سیاسەتی کوردستان بۆ لەگەڵ ناوەندا و ناوخۆی هەرێمی کوردستان بەڵکەواتە دەبێت چێ و چۆن ئەو سیاسەتە بەڕێوە ببرێ لە بەغدا ئەو سیاسەتە بێ بە بەرچاوڕوونیەکی تەواوەوە بە دووربینیەکی قوڵەوە لە چوارچەوەی استراتیژێکی داڕێژراوی دووربینانەی ئەوەی کەمولایەنەکان لەسەری کۆک و یەک و یەکگرتوو بن و سەرجەم خەڵکی کوردستانیش خۆی بە خاوەنی بزانێەوە ئامادە بێت لە پێناویە ڕۆڵ ببینێ و پشتیوانی تەواوی لێ بکە کە ئەوە لە کوردستانە دەرگ ناکرێ و ئەو پەیوەندی لە نێوان لایەنە سیاسەکانە لە چوارچەوەی استراتیژێکی یەکگرتووی لەو جۆرە بەدیهێنراوە نە ئەو هیوا و ئاواتەش لەلایەن خەڵکی کوردستان بەگشتی و تاکەکانی کۆمەلگای کوردستانە دروست کراوە کە بە هیوایەکەوە ئامادەی قوربانیدان ئامادەی ڕوبەڕی بوونەوە ئامادەی هاتنە مەیدان بن بۆ گەشتن بۆ ئامانجا ئەوە لە قوڵبوونەوەی هەر ناکوکیەکە ئێمە بینین بە لەژێر کاریگەری و گوشار و باڵەپەستۆی ڕێکخراوە حیزبی و سەر بە حیزبەکانە نەبێ هاتنە مەیدانی قوڵی جەماوەری دەرک پێ ناکەی بەڵێ زۆر باشە لەگەڵ ئەو خاڵە لاوازانی کە تۆ باست کرد کە
لە بەغدا کورد هەیەی غیابی تاالبانی لە ئێستادا بۆ کورد چه کاریگەریەکی هەیە؟ غیابی بەڕێزیان لەم کاتە جیاوازە لە غیابەکانی تر چکەم یەکەم جار نییە، زۆر جار هەم بە هۆی نەخۆشیەوە و هەم بە هۆی مەشغوڵبوونەوە بە هەنی کاروباری خۆیانەوە لە بەغا دوور کەوتۆتەوە. بەڵام ئەم جارە هیوا بەوەی کە بە گەرموگوڕی و چالاکیەوە بێتەوە ناو پرۆسێسی سیاسی هیوایەکی زۆر لاواز لەلایەن هەموو لایەنەکانەوە، بۆیە ئەو ڕۆڵەی کە تاالبانی وەکو سەرۆکی کۆمار کە ئەرکی پاراستنی دەستور و دروستکردنی هاوسنگی لە عێراقا لە ئەستۆ بوو، ئەو ڕۆڵە ئێستا زۆر لاواز بوو، ینی سەرۆکایەتی کۆمار کە سەرۆکایەتیەکی سێقۆڵیە، ئەوە لە ململانی سیاسی نێوان شیعە و سونا باڵی سونەی لێ چۆتە دەرەوە. ئێستا تاریق هاشمی کە جێگری سەرۆک کۆمار بوو ئێستا لە پرۆسی سیاسەکە نەک چۆتە دەرێ، ئێستا داواکراوە بۆ لە سێدارەدان کە ئەوە مفارقەیەکی زۆر سەرسوڕهێنەرە و بە دیوەکەی تریشە جێگرەکەی تری کە لە شیعەیە ئەوە سەرۆکوەزیران خۆی ئاڵا هەڵگری بەرنامەی زاڵکردنی ئەو ئاراستەیە و تاالبانیش لە پرۆسەکە بەهۆی نەخۆش بچێت دەرێ، کەواتە ئەم دامەزراوەیە ئەکرێت لە عێراقا بڵێ بوونی نەما، ینی ئەمە دەرفەتێکی گەورە دروستەکە بۆ قوڵتربوونەوە و زاڵتربوونەوەی تاکڕەوی لەلایەن سەرۆکوەزیران و لە عێراقدا. بەڵێ ئینە سەر وەزئی ناوخۆ بە تایبەت وەزئی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆکو چاودێرێکی سیاسی و وەکو کادرێکی دیاری پێشتری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر تاالبانی نەتوانێت ینی بەهۆی ناساغیەوە نەتوانێت بەردەوام بێت لەو پۆستەیدا کە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا، دەمەوێت خوێندنەوەی تۆ بزانم بۆ یەکێتی بەبێ تاالبانی. مامجەلال لە یەکێتیە زۆر جار بەو دەزوە شوبهێنرێ کە سەرجەم مورۆکانی ناو یەکێتی پێکەوە کۆکرێتە و گرێراوە، ینی لە نەبوونی ئەو دەزوە مورۆکان پەرتوبڵاویەکی سەریان تێکەوێت یا ئەکرێ بە دەزوویەکی تر بە شێوازێکی تر بهۆنرێنەوە. ئەم مورانە تەنیا مامجەلال بوو بە حکمی ڕۆڵی کارەزمایی خۆی، بە حکمی عیلاقاتی خۆی، بە حکمی بێمنەتی خۆی لە بەرامبەر باقیاتی سەرکردایەتی یەکێتیە کە جیاوازێکی زۆر لە ڕابردووی لە سەنگی لە عیلاقاتی ئەوە هەبوو بەرامبەر لەگەڵ سەرکردەکانی ترا، توانی بووی ئەم مورۆ ناجۆرانە ینی موروی یەکێتی کۆمەڵی موروی لە قەوارە جیاوازە، لە ڕەنگە جیاوازە، لە شەوق و تەڵخنیە جیاوازە، کۆمەڵی بڵین ملوانکەیەکی زۆر ناساز تەنیا بە ڕێستاڵەبانی پێکەوە گرێدرا بوو کۆکرابەوە. لە غیابی ئەوە یەکێتی تەنیا لە بەرامبەر دوو فاکتەرە ئەتوانێت درێژە بەبوونی خۆی بە، کە ئەو فاکتەرانە فاکتەری ترسن لە بەرامبەر و فاکتەری بەرژەوەندین. ینی یا من وا ئەبینم لە غیابی تاالبانیە بۆ ماوەیەک بەرژەوەندیەکان دۆخی ئێستا یەکێتی درێژە پێدا، ینی بە حاڵەتێکی بەڵام ناجێگیر و بەرەو توندبوونەوەی ململانیەکان و کێبەرچەکان لە ناویدا کە سەرجەم هێزە ناوخۆیەکان و هێزە ئیقلیمی و دەرەجەکانیش ئەتوانن لەمە دوا زیاتر کاریگەری بخەنە سەر دۆخی یەکێتی و بە ئاڕاستەیەکی برن کە بە دەربێ لە ئاراستەی ویستی یەکگرتووی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشەوەکو پێشتر ژاماژەم پێدا تۆ پێشتر لە ناو یەکێتی داندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی، ئەوەنە تۆ ئاگادار بیانی لە دوای تاالبانی کەسێکی دیکە نییە بتوانێت ئەوەی کە تۆ باسێکە ینی ببێت بەو دەزۆی کە هەموو ئەو موروانی بۆ خۆ داماژت پێکرد جارێکی تر کۆیان بکاتەوە. نەخێر بە دڵنیای کەسێکی وانە، ینی بەڕێز تاالبانی خۆی پارسەنگ و هاوتە ڕاگررتنی ناویەکێتی بووەوە، خۆی بە حکمی ئەوەی کە یەکێ بوو لە سەرکردە تاکو باقەتی ئەو سەرکردە تاکوتەرایانی کە هی سەردەمی سەرکردەکانی سەردەمی شەڕی سارد بوون، ئێستا لە زوربەی زۆری شوێنەکانی دنیادا ڕۆڵیان بەسەر چووە. بەڕێز مامجەلال تاکوتەرایەکە لەو تاکوتەرایی کە ماونەتەوە لە کایی سیاسیە،
بە ئەو خۆی کولفی کول بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و ڕۆڵێکی کاریگەری ئەوە بوو کە بەبوونی ئەو دامەزراوە لە یەکێتیا دروست نەبووە، یان یەکێتی نەبووتە حیزبێکی دامەزراوەی وا کە لە حاڵی گۆڕینی بڵێن غیابی سکرتێری گشتیە بە شێوەیەکی ڕەوان و ئاسان پرۆسەکە بڕا بەڕێوە و ململایەنە بە پێچەوانەوە مامجەلال خۆی ململانیەکانی ئاڕاستە ئەکرد، خاوی ئەکردەوە، توندی ئەکرد و لایەکی بەرزەکردەوە، هەنجار تەکەتولێکی کەپسە کرد و پاشماوەیەک بە پێچوانەوە عکسەکەی کرد، خۆی بۆ شێوەی ئیداری وەزعی یەکێتی ئەدا و لە غیابی ئەوە کە ئەم کاریگەریە گرنگەی بە ڕێزیان نەمێنێ هەوڵدانی هەنێک بۆ جێڕانەوەی ڕۆڵێکی کاریگەرتر لەوەی کە ئێستا هەیانە و ململانەی بەدەستێنانی زۆرترین دەستکەوت زیاد زۆرترین میرات لە سەرمایە مادی و معنەویەکانی یەکێتی و وتنێکی تر مامجەلال ململانیەکە ئەبێ ململانیەکی تند و بەرژەوەندی ڕەنگە لە ژێر کاریگەری و ترس لە ڕووداوەکانی ناوچەکە و ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ ماوەیە ناچار بە شاردنەوەی ئەم ململانیان بکە، بەڵام ئەو ململانێت تاسەر ناتوانین بیشارنەوە و هەوڵدان بۆ دەست بە سەراگرتنی زۆرترین بڕی ئەو میراتە ململانیەک خاتن ناو یەکێتیەوە کە دووریان نزیک یەکێتی دووشی دۆخێتی نەخوازراوەکە. بەڵێ تۆ باسی ئەوت کرد کە یەکێتی نەبووتە دامەزراوە، نەبووتە موسسەیەک. تاڵەبانی بۆ خۆی نەیهێشتووە، ینی نەیویستووە یان ویستی نەبووە بۆ ئەوەی کە ئەم دامەزراوەیە دروست بێت. هەژمونی مامجەلال بەو پێشینە مێژووی کە لە نزیکەی نیو سەدا دروستی کردووە و کاریگەرەکانی ئەو علاقاتە بەرفراوانەکانی ئەو ناسراوی ئەو لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی و ناوخۆش وای کردبوو کە بە شێوەیەکی بابەتیانە ببێتە هۆیەوەی کە دامەزراوە دروست نەبێ، یعنی خۆی هەموو شتێ بێت و لەناو بەو پێش لەناو یەکێتیە کە لەناو نەگەیەکێتی سەرجەم پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتە سەرجەم نازۆرینی هەرە زۆریان هەمیشە کەسی یەکەم ویستێتی سەرجەمی جڵەوەکان و دەزۆکان لە دەستی خۆی دابێ و لە خوار خۆیەوە ڕێگە بە دروستبوونی کەسی ئەلتەرناتیڤ یا کەسی دەرکەوتوی وان نەبێت کە بتوانێ کێبەرچی لەگەڵا بکە و تەماح بکاتە شوێنەکەی. ئەوەی لە فاکتەرەکان بۆ و فاکتەری تریش هەژمونی بابەتیانەی کاریگەری خۆی و مێژوی خۆی بووە. بەڵێ کاگەسۆ دیسانەوە یەمەوە سەر ئەوە یانێ حەزەکەم بیری بینەرانیشی بخەمەوە کە تۆ پێشتر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی و یەکێک بووی لەوانەی کە لەسەر باڵی ڕیفۆرم حساب بوون. ئێوە کۆمەڵێک بوون و کە ئیستیقالەتان کرد لە یەکێتی و دواتر بزوتنەوەی گۆڕانتان پێکەنە. ئەو قسەی تۆ کە باست کردەوەی کە لە پاش جەلال تاڵەبانی هیچ کەسێک نییە کە بتوانێت ئەو موروانە کۆ بکاتەوە جارێکی تر پێکەوە ببێ بەو دەزوی کە ئەو بوروانە کۆ بکاتەوە. قسەیە کرا پێشتر چەند ڕایەکە بوو لەسەرەوەی کە لە دوای تاڵەبانی نەوشیرۆان مستەفا دەتوانێت ئەو موروانە جارێکی تر کۆ بکاتەوە ببێ بەو دەزوی کە ئاماژەی پێیەکەن. بۆ نمونە یەکێک لەو کەسایەتیانە فەریدون عەبدولقادر ئەو لێدوانیدا ئەو قسەی کرد. دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەرەوەی کە نەوشیرۆان مستەفا دەتوانێت ببێتە جێگرەوەی تاڵەبانی. لەو بڕایان نادیم لەو بڕایان نیم کە نەخۆی بێوێ نەبیشتوانێ ئەوە بکە ئەگەر بیشێوێت، چونکە دەرچوونی ئەو لە یەکێتی دەرەنجامی نەسازان و نەگونجانی ئەو بۆ لەگەڵ بەشێکی زۆر لەوانەیە کە ئێستا ناوەندی دەسەڵاتن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە، یعنی ئەوان ئەمیان پێقوبوڵ بووە بە شێوەیەکی کردارێکی نە ئەم ئەوانی پێقوبوڵ بووە، بۆیە لە غیابی تاڵەبانیشە ئەو جیاوازیە قوڵتر نەبێتەوە خاوتر نابێتەوە، ڕەنگە بۆ ماوەکی کەم بتوانێت بیر لە شتێکی وا بکرێتەوە و لە ڕووی قازانج و سیاسی زەرری سیاسیشەوە ڕەنگە ئەو خۆی ئامادەی ئەوە نەبێ
بچێتە ژێر باری ململانەیەکەوە کە لە دەستی ڕای کردو بەڵێ دیارە قسەکە ئەوە نییە ینی ئەوە ڕەنگە ئەگەرێک بێەوە وەکو ئەگەرێکەوەی مەقسە لەسەر و ئەگەرە ناکەین مۆزوعەکە ئیمکانێت ینی توانای کەسی جێگرەوە بۆ تاالبانی کە باسەکرا نەوشان مستەفا و ئیمکانەتی هەیە بەڵام تۆ دەڵی ناتوانێت بۆچی ناتوانێت نوشیران مستەفاوە بکە ڕوانین و بەرژۆندەکان زۆر لە یەک جیاوازە یعنی ئێستا لە یەکێتیە ناوەندەکانی دەسەڵات ناویەکێتیە ململانەیەکی توندیانەیە جگەل لە مامجلال کەسیانەوەتریان قوبوڵ نییە و بەڕێز نوشیران سفاش بەشێ بۆ لەو ململانەیە کە هەمویان لەژێر چەتری مامجلال توانیوانە بۆ ماوەیەک پێکەوە کار بکەن و بێ ئەو چەترە فقط مەگەر ترس لە لایەنەکانی تریەکیان بخە یا ڕێکەوتن لەسەر ئاستێک لە بەرژەوەندی و دابشکردنی سەرمایە مادی و معنەوەکانی یەکێتی بۆ ماوەیەکیان بخە ئەجینا پێکاتەیە نییە کە ڕوئایەکی هاوبەش و بەرنامە استراتیژێکی یەکگرتو یەکی خستە بن بەڵکو تەنیا بەرژەوەندی و پارێزگاری لە پێگەکان یەکی خستون کە ئەوە پێگەیەکی بڵین پایەکی بەهێز نییە بۆ بەیەکەوە کارکردن و بۆ درێژە پێدان و زۆر خایاندن بەڵێ هەر لە بەرچاوگرتنی دۆخی تەندروستی ئێستای تاالبانی و لە ئەگەری دوورکەوتنەوەی لە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ ئیشارەتێک هەیە بۆ ئەوەی کە جیابوونەوەی باڵی دیکە لە یەکێتی چاوەڕام کرێ هەموو ئەگەرێک لە دنیا سیاسەتە قابلی ڕوودانی هەیە بەڵام ڕەنگە لە بەرژەوەندی هیچێکی لەو پێکاتانە نەبێت کە ئێستا بڵین بە کۆیی یەکێت نیشتیمانی کوردستان لە پرۆسە سیاسیەکە ڕۆڵی زۆر لاوااستر بۆ لە جاران ئەگەر پەرتپوونی تری تێبکەوێ ئەو ڕۆڵە زۆر لەوەش لاوااسترە بێ بۆیە ئەوە ئەگەرێکە ڕەنگە بەشێ بێت لەو فاکتەری ترسی کە ئەڵێم ینی بە یەکگرتوویی کاریگەری و مەترسی لەسەر ڕۆڵی یەکێت نیشتیمانی هەیە بە پەرتی ئەو مەترسیە زۆر زیاترە بێ بۆیەوە یەکێ لەو فاکتەرانەیە کە ئەو ئەگەرە دوورە خاتەوە گینا ئیسیجامی ڕوانین و پێکاتە و عقلێت و ئەوانیان بەشی ئەوەیە کە بێکەوە ئیش نەکەن بەشێک لەو پێکاتانی ناوێکێتی بەڵام ئەو فاکتەرە و ڕازیبوون لەسەر بەش بە یەکویەکگرتووی هێشتونێتەوە لە غیابی بەڕێستاڵەبانیشە کەسێکی کولفیکول جارێکتر لە یەکێتیە دروست نابێتەوە و ئەوە بەدیوە کە کاریگەریکی ئەرێنی هەیە کە ئیتر سەردەمی کولفیکولی کۆتایی پێبێ و لە ڕێی کۆتایی هێنان بەو دۆخەل ناویکێتیە کاریگەری بۆ سەر جەم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان شا دروست بکات و فرەیەکی جیاوازتر بێنێتە ئارا ئەوە یەکێک لە ئەو هۆکارانەیە کە ڕەنگە یەکێتی بۆ ماوەیەک بە یەکگرتووی بێڵێتەوە بەڵێ لە خوێندنەوەتان بۆ بەلاغی کۆتایی یەکەم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ تاالبانی لە خوێندنەوەتان بۆ ئەو بەلاغا داهاتوو یەکێتی چۆن دەبینن ئەو بەلاغا نیگەرانێکی زۆر زۆری پێوە دیار بوو ینی هەستکردن بەوەی کە غیابی مامجلال ئەم پێکاتە ناجۆرە تووشی کاریگەری دەرەکیەکە بە تایبەتی کاریگەری پارتی بۆیە نەرمی نواندنێکی زۆر زیاتر لە چەند مانگی لەمەوە پێش بە بەلاغەوە دیار بوو چەند مانگی لەمەوە پێش یەکێتی لە مشتومە ڕوسیە دوی ئەوە بوو کە ڕێکەوتنامی استراتیژی بە شێوەیەکی وا دابڕژێتەوە کە یەکێتی خۆی تیا بە مەقدورە زانێت لە ڕووی جێبەجێکردنەوە ئەو پێگانە بەدەستبێنێتەوە بەڵام لە بەلاغەکە نەرمی نواندنێکی سیر و سەرسوڕهێنەری تیا بوو بۆ بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە ترسە لە تێکچوونی پارسەنگی سیاسی لە نێوان یەکێتی و پارتیدا بە شێوەیەکی خراپتر لەوەی کە بە وجودی مامجلال ڕوویدا بوو پارسانکە تێکچۆ پێشتر ترسی ئەوەی پێوە دیار بوو کە لە غیابی ئەوە پارسانکە زۆر لەو خراپتریش تێکچێ و هەژمونێکی زۆر زیاتر بۆ پارتی دروست بێت لە پرۆسی سیاسیدا و ئەمان ئەیانەوێ بە پێداگری لەسەر ڕێکەوتنامی استراتیژی پارێزگاری لەو پێگەیە بکەن
و ئاماژە و تەلمیحێکشی تیا بوو کە گفتوگۆ و لێدوان و نزیکبوونەوە لە گۆڕانیش ئەگەرێکە کە وەکو بە بڕایمنۆک و ئەگەرێکی تاکتیکی بۆ گوشارخستنە سەر پارتی بەکارهێنن بۆ ئەگەر تۆ لەوە زیاتر کە گوشارمان بقێتە سەر لەوە زیاتر پراوێزمان بخەن ئێمە ئەگەری ترمان لەبەرایە لە ڕوانگەیەوە ئەو تەلمیحەشی تیا بوو بەلاغ. بەڵێ کاگە سوودەمەوێت ڕای تۆ بزانم لەسەر پەیوەندی هێزە سیاسەکانی هەرێم لە ئێستادا بەڵام وچانێکی کورت وەردەگرین و دواتر بەردەوامە بین. بەڕێزان وچانێکی کورت و بەردەوامە بین.